دنیای خۆی گەورە بەخشندە میێرەبان ئەمە قوتابی بێگەردی یوسف دەرسی پۆلی 12 لە ئەمادەی کلێڤەری ناحوکمی الحەمدولیلا لە ئەو ساڵی خوێندن توانیم کۆنمرەی 96.24 بەدەست بینم. طبعا ئەوەش فەزڵی خۆی گەورەیە، سوپاسی عائیلەکەم دەکەم و پاشە مامۆستا ماندوو ناسەکانم. بەڕاستی ئەوسا ژینگەچی لەباریان لە بۆمان گونجاند بوو، زۆر سوپاسیان دەکەم. مامۆستایەکان زۆر هاوکارمان بوون الحەمدولیلا و توانیم ئەو کۆنمرێ بەدەست بینین بەبێ هیچ مامۆستایەکی تایبەتم هەبی، لەبەرەوەی ئەوان تەقسیریان نەکردبوو لە وەڵامدانەوەمان. دووبارە سوپاسیان دەکەم.